ئەنجومەنی پارێزگاکان ئەرکیان بە دواداچوون و چاودێریکردن و لێپێچینەوەی لە دام و دەستگا خۆجێیەکان، بەڵام ماوەیەکە ئەنجومەنی پارێزگای سلێمانی ئەم ڕۆڵانەی کەمتر بۆتەوە. هەر بۆ نمونە قایمقام هەبووە بەبێ فلتەری ئەنجومەنی پارێزگای سلێمانی فەرمانی دەستبەکاربوونی لە ئەنجومەنی وەزیرانەوە بۆ کراوە، لە کاتێکدا بەپێی پێڕەوی ناخۆی ئەنجومەن دەبێت سەرەتا ئەنجومەنی پارێزگا پەسەندی بکات. هەر سیاسەتی حکومڕانی لەم هەرێمی کوردستانە ئەوێ دەستگاکانی چاودێری بێڕۆڵ بکە، بێئەرزش بکە، لاوازی بکە، هەر لە پەرلەمانی کوردستانەوە هەتا ئەنجومەنەکان، ئەنجومەنی پارێزگاکان. ئەنجومەنی پارێزگای سلێمانی لە هەندی حاڵەتە توانیوێتی، بەڵام لە ئاستی تەڵەبات و لە ئاستی متەطەلبات و پێداویستی و داخوازی و متمانەی خەڵکانیە بەدڵنیاییەوە، ئەویش بەشێکی ڕست لەوانەیە پێوەست بە خودی ئەنجومەنەکەەوە خۆیەوە، بەڵام بەشێکی زۆریشی هۆکارەکەی حکوومەت خۆیەتی. چونکە بۆ نمونە ئەنجومەنی وەزیران قایمقامی کفری داناوە، لە کاتێکا بەپێی یاسا ئەبێ دانانی قایمقام لە سەلاحیەتی ئەنجومەنی پارێزگاکانە، دەبوو پێشەوەی قایمقامی کفری دابنێ ئەوێ بە فلتەری ئەنجومەنی پارێزگایە بڕوە، بەڵام ئەوتانێ ئەنجومەنی وەزیران خۆی خەرقی یاساکە لەسەرەوە. ئێمە جوڵەمان هەبووە ئەوە دەنگیشمان لێوە هاتووە، ئەوەی کە دەسەڵاتی ئەوەیە ئەڵێ ئەگەر بابەتێک دژی یاسای ژمارە 3 بوو ئەبێ ئەنجومەن خۆی ئەو لایەنەی لێ ئاگادار کاتەوە. ئێمە ئەنجومەنی وەزیران وەزارەتی ناوخۆمان لێ ئاگادار کردو کە ئەمە هەڵەیەکی ئیداری و هەڵەیەکی قانونی و مخالفێکی قانونیە، ئێمە چاوەڕێی جوابی ئەوانین کە جوابەکەمان وەرگرتەوە، ئێمە ڕێکاری تێگرینە بەر ڕێکاری یاسایی هەیە. چەندان پرسی گرنگی تایبەت بە ژیانی هاوڵاتیان هەیە ئەنجومەنی پارێزگای سلێمانی بەکەمی دەیان خاتە ناو بەرنامەی کارەوە، لەوانە پرسی گرانی ئارد و سوتەمەنی و دواکەوتنی پرۆژەکان لە ماوەی ڕابردوو تا ئێستا. بە بڕوای ئەندامێکی ئەنجومەنی پارێزگای سلێمانی حکومەت بۆیە وا دەکات چونکە بە پلان لە هەوڵی پوکانەوەی ئەنجومەنی پارێزگاکاندایە. ئەنجومەنی وەزیران و حکوومەتی هەرێم هاتووە وردە ئەوێت ئەنجومەنی پارێزگاکان بپوکێنێتەوە، قەرارەکانی جێبەجێ ناکات، وردە دەسەڵاتەکانی کەمەکاتەوە. بۆ نمونە لە ماوەی 2 ساڵی ڕابردوودا بڕێوەبەری گشتی شارەوانیەکانی ئیدارەی گەرمیان دانراوە، لایەن ئەنجومەنی وەزیران دانراوە، لە کاتێکا بەپێی یاسای ژمارە 3 دەبێ بێتە ناو ئەنجومەنی پارێزگای سلێمانیەوە، لای ئێمە دەنگی لەسەر بدرێت، متمانەی پێ بدرێت ئیشوکارەکانی بۆ ئەوی لە داهاتوە لە ژێر چاودێری ئەنجومەنی پارێزگاکان نابێت. ئێمە چاودێری دەسەڵاتەکانی بکەین، بەڵام بەداخەوە ئەوە دیزە بە دەرخۆنەیان کرد. لە ماوەی 3 مانگی ڕابردوودا دیسان و ئەنجومەنی پارێزگای ئەنجومەنی وەزیران بەبێ ئەوەی بگەڕێتەوە بۆ ئەنجومەنی وەزیران هاتووە 2 پۆستی لە سنووری ئیدارەی گەرمیان داناوە کە یەکێکیان قایمقامی قەزای کفریە و یەکێکیشیان جێگری سەرپەرشتیاری ئیدارەی گەرمیانە. ئەم دوانەی داناوە بەبێ ئەوەی بگەڕێتەوە بۆ ئەنجومەنی وەزیران، ئەنجومەنی پارێزگا ڕاستەوخۆ خۆی بڕیاری دەست بەکاربوونەکەی بۆ کردوون. ئەمەش پێشێلکردنێکە، ئەمە جۆرێکە لە ئیفلیشکردنی ئەنجومەنی پارێزگاکان. ئەوە دووەم خولی ئەنجومەنی پارێزگای سلێمانیە و خولی یەکەم بەپێی یاسای ژمارە 71 پۆل بریمەر لە ساڵی 2005 دامەزرا، بەڵام لەم خولەدا کەمتر ڕۆڵی خۆی بەرجەستە دەکات. ئەوەش ئەوە دەردەخات حکومەت بە پلان کار لەسەر ڕێگریکردن لە شۆڕکردنەوەی دەسەڵاتەکان و لا مرکزیەتی ئیداری پارێزگاکان دەکات. ڕامیا عوسمان، کەناڵی پێام، سلێمانی.